أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بینەران و بیسەران و خۆشەویستان و ئازیزانمان لە هەموو پارچەیەکی کوردستانی ئەزیز سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویست شادە بمەوە. خۆشەویستان و بەڕێزان، وەکو دەستپێکی بەرنامە گوێبیستی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بووین بە دەنگی مامۆستای بەڕێز و خۆشەویست مقریئی شاری سلێمانی مامۆستا عەبدولحەمید بەرزنجی کە گوێیەکانمانی ئاودا بە نووری ئیمان و ئاەت بە ئاەتی جوانی قورئانی پیرۆز کە هەمیشە مایەی ئارامی دڵانە.
بۆیە درێژە بە بەرنامەکەمان ئەدەین و بە ناوی خۆی بەخشندە ئەڵێین خوایە گیان عاقیبەتمان خێر بکەیت و ئەم بەرنمەیە و تێکڕای بەرنمەکانی سەدای زێڕین و تێکڕای بەرنمەکانی ئەو بەرنامانەی کە لە خزمەتی دین و ئاینی پیرۆزی ئیسلامە بیکەیتە توێشوویەک بۆ قیامەتمان ئینشاء الله تعالى. دووبارە لەگەڵ میوانی ئەزیزمان مامۆستا عەبدولحەمید بەرزنجی درێژە بە بەرنامەکەمان ئەدەین و جەنابی مامۆستا بەخێرهێنینەوە. خاڵی ڕازی بێ جەنابی مامۆستا، بەخێر بێنەوە بۆ بەرنامەکەمان. زۆر خۆشحاڵ بووین، ماشاءڵڵاتان لێبێ، ئەو سەدایەتان هەمیشە هەر هەبێ، هەر قەشەنگ بێ، هەر ئاوازتان هەر خۆش بێ ئینشاءڵڵا. لەمان قوبڵ کاپاداش بەخێری وەژباتە و ئەزمانی دەبووتان ئەجی گەوری قیامەتە ئینشاءڵڵا. خوا ڕازی بێ. سپاس دەکەین مامۆستا گیان. پێم خۆشە بچینە لای ژیانی تایبەتی جەنابەت، بزانین مامۆستا عەبدولحەمید کێیە و جەنابەت لەکوێ لەدایک بووی، بە حوکمەوەی خەڵکی بەرزنجەی سەییدیشی ماشاءڵڵا لێ ئینشاءڵڵا موفق بیت و خوای گەورە ساغ و سەلامەتت. سەلامەت ناکا بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. زۆر ڕێز و حرمەتی تایبەتیم هەیە بۆ جەنابەت و بۆ ئەو ستافە خۆشەویست و تەواوی بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێک و پارچێکی ئەم وڵاتە و کوردستانە خۆشەویستەدا هەنوو دەمان بینن. ئەمن ساڵی 1982 لە ناحیەی بەرزنجە لەدایک بووم. دیارە فەزلی خوای گەورەیە بەسەرمانەوە کە جەنابی باوکم پێشتریش ئیمام و خەتیبی مزگەوتی بەرزنجە بوو کە دیارە بەرزنجە شوێنێکی قەدیمە و یەکەم شوێن بۆ کاتێک کە شێخ عیسای بەرزنجە لەگەڵ شێخ موسای بەرای کە هاتوونەتە کوردستان، یەکەم شوێن کە تێیدا مستەقیل و جێگیر بوون بەرزنجە بووە و تەواوی شێخان و ساداتی بەرزنجە بە هەموو ئەطرافەکان لە دوای ئەوەوە لە کوڕەکانی شێخ عیسای بەرزنجە و کە چەند کوڕێکی هەبوو بڵاو بوونەتەوە، کەواتە من خۆم باوکم باپیرم هەتا دەگاتەوە شێخ عیسای بەرزنجە هەموو هەر لە ناو بەرزنجە لەدایک بووین. جەنابی باوکم تەبعاً مامۆستا بووە، ئیمام و خەتیبی بەرزنجە بووە و مامم و خاڵم و خاڵۆزام برام ئەلحەمدولیلا زۆرینەی زۆری خانەوادەکەمان مامۆستای ئاینی و ئەهلی قورئان و لە خزمەتی مزگەوت و میحرابا بوون لە فەزلی خوای گەورە بەرزنجە. تۆزێک ڕێ بکەین و قسەکانمان درێژە پێدەین ئینشاءڵڵا. مامۆستا گیان فەرموود جەنابەت موالید 1982 لە کێوە درکت بەوە کرد کە سەدات خۆشە، سەوتت خۆشە، مەسەلەن ئەتوانی بە چەند ئاوازێکی جۆرا و زۆر کولام بخوێنی؟ طبعاً وەکو عەرزم کردی لە فەزلی خوای گەورە بەزابێ کە بڵێن جەنابی باوکم مامۆستای مزگەوت بووە و ئەهلی قورئان بووە و دەنگێکی زۆر تایبەتی و خۆشی هەبووە لە بە شێوازی عێراقی زۆر یعنی تایبەت بووە کە خوێندوویەتی و هەروەها لە ئیمامەتەکانە بە سەوتی عەبدوڵڵا خەیاط و بە سەوتی مەشاوی، یعنی ئەو کاتێک ئێمە حتە هاتینە شاری سلێمانی لە 89 کاتێکە دێهاتەکان داگیرا، یعنی لە زۆر شوێنەوە چۆن ئێستا بازم مامۆستایەکەی خەڵک لە هەموو لاو بە تایبەت بۆی دێ. طبعاً ئەویش ئاوا بووە، کەواتە من هەر لە مناڵیەوە لە خزمەت باوکمە قورئانم خوێنووە، زۆر مناڵ بووم. یعنی کاتێککە چوومەتە مەکتەبەوە وەختە لە پۆلی 4 کەیتر دەرسی عەرەبی دەستی پێ ئەکرد، من یەکەم بووم لە ناو هەموو مەکتەبەکەیە، چونکە قورئانم خوێنە بوو، قورئان شارەزا بووم. ئەمجا باوکشم معروف بوو، مامۆستاکان هەموو دەیانوت قورئانمان بۆ خوێنن لە کاتی دەرسا. پاشە مەقتع قورئان هەبوو دەیان خوێن دەیخوێن، جارێ بوو بڵێن بەشێکی حیفظ بوو، من ئەو بەشەم دەخوێن، مامۆستای فەرموو لەوێیان مەوەسە سوورەتەکەمان بۆ تەواوکە. ئیتر منیش بۆم دەخوێنن. و هیچێک لە ئەسبابی قسەکەت بە شەکرە بڕم تەمان، هیچێک لە ئەسبابی دواکەوتنی بەشێکمان لە مەدارسی دینی کە دیراستمان تەواو کرد دەرسی نەحومان هەبوو، نەحو سەرفمان هەبوو، مامۆستا عەبدولعەزیز مەشهەدانیمان هەبوو، خوا لێی ڕازی بێ و تەمەنی درێژکا پێ ئەیکی بە تەمەنە ئێستا نزیکی 90 ساڵێک تەمەنی هەیە. لە دەرزی نەحوە ئەیود مەسەلەن چەند قاریەک بووین لە شۆبێ ئەیود مەحموو یان فڵان کەس قورئان بخوێنە، دەرسی نەحوی بە قورئان خوێندن پێ تەواو کردین. اینجا ئەوەی کە جەنابیش دەفەرمی ڕێک وایە، جاری وا هەیە مامۆستاکە ئەوەنەی حەز بە دەنگی تەلەبەکەی خۆیەتی حەز ئەکا دایم جوێی لێ بگرێ. اینجا قەواعید و قورئانی پێدا، دەرسی قەواعید و قورئانی پێ خوێنی. اینجا لە نەحوا خراپم تۆزێک. بەڵێ مامۆستا گیان بەردەوام. طبعاً دوای ئەوە ئەنجا من ینی باوکم زۆر جوهدی لەگەڵ کردوم، بەڵێ ینی زۆر هەوڵی لەگەڵ داوم، مێکێ بۆ لەو کەسانەی کە زۆر ینی طبعاً یەکەم مامۆستام بۆ لە قورئاندا،
اینجا ئێستا ئەوەیشی کە ئەو وەختە بۆ خۆی لەبەرم کردو بۆ نمونە لە سوورەتی یاسین لە سوورەتی یوسف لە سوورەتی ئیبراهیم یعنی ئەوە هی تقریبا وەکو دەڵێ ئەوە هی 30 ساڵ لەمە و پێشە یعنی ئەوە سوپاس بخەکە ئەو سوورەتانم لەبەر کردووە باوکم دایمە پێی دەفەرمم ئەم تەمەنە فرسەتە ڕێگە کاتێکی تر دەرفەتی ئەوەت نەبێ مەجای ئەوەت نەبێ حتا حجرەی فەقەی دەهێنا حجرە دەیهێنان دەیفەرموو من حچم لە ئێوە ناوێ بەس دەست بە عەبدولحەمید بڵێن یعنی زۆر زۆر هەوڵی لەگەڵدا منش لە فەزڵی خوای گەورە بەزیابێ طبعا لە ئەو جوهدە بوو کە من مناڵ بووم کە لەو مسابقاتانە بەشداریم کردووە تقریبا دەمێک ساڵە وەڵا الحەمدولیلا لە دەجوزئی حیفزی دەجوزئی لە ئاستی پارێزگای سلێمانی یەکەم بووم لە 15 جوزئی الحەمدولیلا هەر یەکەم بووم لە دوایەوە طبعا لە چەند بۆ مسابقاتی تر ئەوەی کە یەکەم بوو ناوی دەهاتەوە دەن و دەچنە فڵان و فڵان و حتا بۆ دەرەوەی وڵات و ئەمانە بەڵام بەداخۆ من لەوەیاندا تەماڵیم کرد نەچوومەتە دەرەوە بارێک ئینشاءڵڵا بەرەکەت لە کارەکەتا هەبووە و ئیخلاص لە نیەتتا هەبووە حتمما و ئەوە خوای گەورە فەزلێکە بە هەموو کەسی نابەخشێ بە حەقەت مامۆستا گیان جگە ئەوەی کە جەنابەت مقریئی لە شاری سلێمانی الحەمدولیلا ئیمام و خەتیبیشی مزگەوتت هەیە لە شاری سلێمانی بەڵێ من لە 2003 تەعین بووم بە ئیمام و خەتیب سوپاس بەخوای گەورە و بە فعلیش لە 2012ەوە لە مزگەوت حاجی قادری بێسەری لە شاری سلێمانی مزگەوتێکی معروفە و جەنابتان الحەمدولیلا زۆرینەی خەڵک دەزانن لەو مزگەوتەیە لە فەزڵی خوای گەورە بزەوە لە 2017 مەدرسەی قورئانمان کردەوە بنکەی ڕۆشن بۆ فێرکردن لە بەکردنی قورئانی پیرۆز سیمای مزگەوتەکەش جوانە ماشاءڵڵا لەناوە جوان دەستکاریت کردو و شتێکی زۆر تایبەت خوای گەورە لێمان وەرگرێ الحەمدولیلا شوێنێکی ئاوادانە بە عیبادەت خەڵکی باشی لێن و زۆر الحەمدولیلا ئەو برانی کەوان لە خزمەتیانە چەندین برا نزیکەی 40 کەس دەبن الحەمدولیلا کە ئیجازەم پێداون لە قیراءەتی ئیمامی عاصم بە هەردوو ڕێوایەتەکان یان ڕێوایەتی حەفظ ئێستا ئەوان بۆ خۆیان الحەمدولیلا مامۆستان و لە زۆر شوێنەکان دەرسەڵێنە و بەردەوام جێگەت ماوە بینە خزمەتە دەرسە لە خوێنین خزمەتکاری قورئان و ئەهلی قورئان ئینشاءڵڵا خاڵتان ڕازی بێ ئەچینەوە لای بەشێکی تر لە قورئان هەندێکی تر قورئانمان بۆ بخوێنی بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست هەڵبەتە چونکە بە حوکمەوەی مانگی ڕەمەزان مانگی قورئانە و مانگی خەیر و بەرەکەت و نازڵبوونی قورئانی پیرۆزیشە گوێ لە هەندێک لە ئاەتی قورئانی پیرۆز دەگرین بە دەنگی جەنابی مام سەعد عەبدولحەمید بەرزنجی و دێینەوە خزمەتتان. أعوذ بالله من الشيطان الرجيم الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج وما تفعلوا من خير يعلمه الله وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام واذكروه كما هداكم وإن كنتم من قبله لمن الضالين ثم
أفيضوا من حيث أفاض الناس واستغفروا الله إن الله غفور رحيم. ما شاء الله تبارك الرحمن مامۆستا گیان یا ڕەبی سەوتت هەروە خۆش و ئاوازت هەروە وەسەلامەتەکە زێڕین بێ. مامۆستا شارەزایت هەیە لە بواری مەقاماتە؟ وەکو بڵێ بە دەرس ئاوا خوێنە بێتم نەم خوێنووە بەس سەماعم کردووە ئیسفادەم کردووە بڵێن لە قورئان خوێنەکان زۆر گوێم گرتووە بە نمونە زۆر من الحەمدولillah دەمێک کە هەر متابعی يعني حتى ئەو کاتانی بۆ منە لە ماڵ بم یا لە ناو سیارەیە لەسەر ڕادووی قورئان پێم خۆشە دائیمە گوێ بگرمەوە لەوەی کە لەبەرم کردووە یا لەوەیشی هەر قارێکە قورئان دەخوێنێت. اینجا لە مەسائیلی ئێستا خۆی مەقامات کاتێک کە تۆ باسی دەکەی هەنێک کەس دوورا و دوور حەزەری لێ ئەکات لە کاتێکا سەر تۆ گەر بڵێ تۆ چ قورئان خوێنێک لایەت بۆ نمونە دەنگی بەلاتۆ خۆشە بۆ نمونە دەڵێ سەعد الغامیدی بەڵام کاتێک کە تۆ گوێی لێگری تەماشاکەیت لە کاتی خوێندنەکەیە چەندین مەقامە گۆڕێت بە چەندین شێواز دەخوێنێت ئەو نییە بڵێ یەک شێوازە. لەبەرەوە قورئانیش بەڕاستی بە گوێرەی ئەو ئاەتانی کە تۆ دەیخوێنی جاریوە چەند ئاەتێکە خوێنی باسی بەهەشتەکە جا چەند ئاەتێکە خوێنی باسی دۆزەخ دەکا باسی ڕۆژی قیامەت دەکەن بۆنە باسی قەسەسە چەند خۆشەوەی ئەو ئاەتانی کە قەسەسە بەسەر هاتێکە تۆ بە مەقامی بەیا دەیخوێنیت ئەو ئاەتانەی کە بۆ نمونە باسی ڕۆژی قیامەتە بۆنە بە مەقامی سەبای خوێنی یا بۆ نمونە لە نوێژی جەژندایە تۆ بە مەقامێکی تایبەت دەیخوێنی بۆ نمونە سوورەتی ڕەحمان دەخوێنیت بە هەمان شێوە لە کاتی ئیمامەتیشە ئەمە گرنگە یعنی بۆ مامۆستای پێشنوێش حتا من هەروەکو قسەیەکی خۆش باسی یەکەم تەمان کە ئەو ڕۆژەی کە معاش دێ دەچین ئەوقاف ڕۆژی وایە بڵێن قەرەباڵغا دەچینێکی لەو مزگەوتانە نوێژی نیۆڕۆ دەکەین و ئەو ساکە دەچینەوە بۆ دایرە جا ئەو نیۆڕۆیەک چەند مامۆستا بووین چوینە مزگەوتێک قەدەری خوا مامۆستاکە لێوێ نەبوویتر نوێژ خوێنەکان بە بنێو تێر مامۆستا فەرموو نوێژەکەمان بۆ بکەن ئیتر منش کاتێک کە وەستام وتم ئیستەو اینجا وتم الله ئەکبەر نوێژم دا بەس ئەوانە دوای مامۆستایەک هات بۆ لام دیارە شتەکەی لا غەریب بوو ئیتر یا ڕەنگە بۆ شێوازێمیتی تۆ باشە ئەم نوێژانەی کاوە دەنگی تیا بەرز ناکرێتەوە تۆ ئەوە بە دەنگی خۆش ئەو نوێژەکەیت و الله ئەکبەر ئەوانەکەی ئەخۆگە تۆ ئیمامەتکەی لە شوێنی خۆت مزگەوتی خۆت دەبێت چەندە دەگەت خۆش بێ بۆ لە ڕاستیە هەروایشە یعنی ڕۆژێ مامۆستایەک مامۆستا حەسەن شەمێرانی شتێکی نووسی بوو لە فەیسبوک بابەتێک لەسەرەوە مامۆستا ینی کاتێک کە ئیمامە دەکە ینی ڕوحیەتێک با بەو نوێژە الحسب حتى بۆ الله أكبر باشە بەبێ تااقەتیەک بە ناڕەحەتێک بەوە نەیکات هەر لەخۆ با نوێژی جەهریش نەبێ هەر بە شێوازێکی خۆش الله ئەکبەرەکان بکات یا کاتێککە ئیمامە دەکات. بەتاکید خۆی سەوتخۆشی من هەمیشە وتومە بە حکمەوەی بەهرەیەکە خوای بەخشێ بە ئینسانەکان جا لە بابەتی باشە بەکارێنە یاخود خراپ ئەوە لە دەسەڵاتی خۆیەتی و سلعەیەک نییە شتێک نییە لە بازار کڕابێ و لێرە نرابێ و مەسەلەن تۆ شانازی پێوە بکەی ئەمە بەهرەیەکی خوایی ئەی بەخشێ بە ئینسانەکان دوجار گرنگەوەی ئینسان بتوانێت سوء ئیسیفادەی لێ نەبینێ و حسنی ئیسیفادەی لێ ببینێ و بیکاتە مایی سەبەبی پەڕینەوەی لەسەر پەردی سیرات ئینشاءالله. وەڵاهی خوا خێرت بنووسێ ماشاءالله سەوتت خۆشە ماشاءالله ئیجا پێشنوێژ و خەتیبیش پێم وا بێ دەنگێکی بە گوڕ و بەتینی ئەوێ و ئەوەی کە ئیتر کز نەبێ و سەوتی بەرز بێ و لە یەکێک لە وتارەکانە من ئامادە بووم باست لە قسەی خۆش کرد وەختێک ئەگەر ئینسان قسەی خۆشی کرد ئاگدار بێ درۆ نەبێ و درۆی پێوە نەکات چونکە دوجار خوا غەزەبی لێگرێ و هیچێکە لە ئەسبابی چوونە جەهەنەم نوکتە بە درۆ بۆ نمونە تۆزێک ئەومان بۆ باسکە ئەو بابەتە چۆن چۆنیە و حەدیسەی کە جەنابەت لە وتارەکەی باست کرد چۆنە. بەڵێ تەقا من زنجیرێ باسێک بوو لە وتارەکانە
باسی ئەو سەبەب و هۆکارانەی کە ئینسان بەهۆیەوە لە کۆشک و تەلار و ینی ماڵەکانی بەهەش بەهرەمەند دەبێت. پێم ساڵم لە چەند فەرمودەیەکە دەفەرمێ هەر کەسی ئەو کردەوەی ئەنجام بدا خوای گەورە کۆشکێک تەلارێکی لە بەهەشتا پێدەبەخشێ. جایکە لەوان دەفەرمێت من دەبمە کەفیلی کەسێک خانوویەک لە ناوەڕاستی بەهەشتا بۆ کەسێک کە واز لە درۆ بێنێ با بۆ سوعبەتیش بێت. یعنی سوعبەت قسەی خۆش ڕووخۆشی ئەمانە دروستە. باوکە عنی مامۆستا مەحموود دەوری زۆرم. ئەمە جاری وا هەیە پێشنش دەچمە مزگەوتدا دەنیشم ڕوو دەکەمە نوێ شوێنەکان سەلام و مەرحەبای یەکتر دەکەین ئەحواڵی یەکتر دەپرسین. ڕۆژێ پیاوێکی نوێشخوێنمان کاک ئەحمەدی ناوەتی مامۆستا بۆ خوایە کاتێک کە ئەوە ڕوومان تێ دەکەیت و ڕوویەکی خۆش و سڵاوێکمان لەکەیت تەمەەوە بە زمانی خۆی هەرێکە وەڵێ تعبیر لە شتێگەکە بەو شتێک کە حەزی لێتی وتی ئەمن سیارێکی دەوڵی نەڤاران بنێ بەقەر ئەوم پێ خۆش نی ئەو سەلام و ڕۆخۆشەی تۆ لە بەرامبەر نوێ شوێنەکانە. جا طبعا مامۆستا ضرورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تەبەسسومک فی وجه أخیک صدقة. تاکید وایە. ئەنجا مامۆستاش پێشەنگە لە ناو مزگەوتە هەروەکو چۆن بۆ نمونە جەناب باسی وتارە کرد دەبێ سەوتی جەهوری بێت یعنی کاری گەر بێت کاتێک کە ئیمامەت دەکات هەوڵ بدات بۆ نمونە بە شێوازێکی خۆش قورئان بخوێنێ. اینجا هەڵس و کەوت و مامەڵی لەگەڵ نوێ شوێنەکاندا لەگەڵ خەڵکیدا کە بێگومان ئەوەش بەشێکی گرنگە لە دەعوا ئەو ڕووخۆشیە ئەو حتا ئەو شێوازی کە ئینسان باسێکە بۆنە پێ ساسەلم باسی بەسەراتێکی کردو ئەخیر کەس کە دەڕاتە ناو بەهەشتە و لە جەهەنەم دەهێنرێتە دەرەوە باسی چەند مەشهدێکە کە دەڵێ خوای گەورە ئەوم پێ ببەخشە خوای گەورەم پێ ببەخشە تا ئەخیر جارە فەرمێ خوای گەورە فەرمووی دەبڕۆ ئەوەی کە تۆ باست کردووە و هێندەی دە لە پاشا و دەسەڵاتدارەکانی دنیا لە ناو بەهەشتا بۆ تۆ ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە نەپێکەنی حتا ددانەکانی دەرکەوت یا دەفەرمێ خوای گەورە پێ ئەکەنێ بەرامبەر بە دوو بەندەی لە چەند حەدیثێکە ئەوانە هاتووە. لەبەرەوە بۆ ئینسانی ئیماندارش بەتایبەت بۆ مامۆستای ئاینی ئەوانە هەمووی هەر یەکە ڕۆڵی خۆی دەبینێت. ئاجا گرنگە مامۆستا گەر خوای گەورە یارمەتی بدا بتوانێت لە هەر بوارێک لەو بوارانەدا ینی بەشێکی هەبێت بۆ نمونە لە کاتی وتاردانە لە کاتی قۆران خوێندن و ئیمامەتە هەر جەنابەت لەوانەی خۆمان چەند جابی سوێتمان دەڵێن نوێژم کردووە لە دوای مامۆستایەک ئەگەر نەک ئەو سوورەتە دە هێندەشی بخوێنایە پێم خۆش بوو ئاسوودە بووم لەگەڵیان بەس ئەگەر وانە بێ دەڕەنگە بەماندوق بە هیلاکی بیخوێنە یان زەوقینە بێت تاقەت بێ ئەوانە لەوانەیە گە سوورەتێکی کەمیش بێت هێشتا خەڵک هەر لەسەری ناڕەحە بڵێ خۆزگە زووتر تاو بووایە. بانگت فەرمووە بەڵێ بە تاکیدارەوە بۆچی هەڵوێستاتکردنەوە بەستچی وەڵا جا طبعا ئەوە قسەیەکەی لە بین زانان دەفەرمی ئایا ئیمامەت خێری زیاتر یا بانگدان پێم ساڵتم دەفەرمی هەر کەسێ 12 ساڵ بانگ بدا وجبت له الجنة. ما شاء الله بەهەش بۆ ئەو کەسە واجب دەبێت. وەڵی مژدانەیەکی زۆر خۆشە من خۆمان هەسم بانگ دەدەم. بەنسبەت ئەو بانگەوە کە جەنابەت پێم ساڵتم دەفەرمێ بە هەر بانگێ 6 چاکە بە هەر قامەتی 30 چاکەی بۆ دەنووسێت. بەتایبەت بانگی جمعان خوا پاداشی جەنابەت باتەوە چەند جارێک عەزیەتە کێشاوە مامۆستا تاریق خەمەوەندی قسەیەکی هەیە دەڵێ بانگی جمعە زۆر کاریگەرە هەموو بانگێک هەروایە هەموو بەڵام دەڵێ بانگی جمعە زۆر کاریگەرە دەڵێ ئەو بانگە تەئسیری هەیە لەسەر وتاری خەتیبەکە لەسەر خودی خەتیبەکەش یعنی کە ئەو کەسە بانگەدا ئێستا بۆیە لە موتارەی ئەم جارەیە جەنابەت حەماسەتە بووم بانگم قامەتیشت بۆ کەم ئەو بانگەی جەنابەت خوا پاداشی چەند برایکی عەزیزتریش باتەوە کە هاتوون یعنی ئەو بانگە کە بانگ ئەدا ئەو کەسە یان بڵێن مامۆستاسینی برام کە زۆر جان جمعان بانگەدا ئەو برانی تریش ئەنە الحەمد ئەو بانگە کە بانگەدا تەئسیری هەیە لەسەر خەتیبەکە تەئسیری هەیە لەسەر ئەو ئامادەبوانی کە گویان لێ لەبەرەوە بانگ من بانگم داوەوە ینی زۆر جار ئەو مامۆستا خۆشەویستانە مامۆستا ئەکبەرمان هەیە لێرە دەمزۆتی سەربەرزی بسەر دەمزۆتی حەزرەتی ئیبراهیم لەو عەسرانە چوون بۆ مزگە و گەنجێک بانگی دافەمی وەڵا وا هاتم خۆم حەزر کردەوە بانگ بدەم مامۆستا عادل عیزەت جەباری نیوەڕۆیەک هات وتی وەڵا وا هاتم بانگەکە بۆ بدەم و قامەت و نوێژەکەش کەم دیارە هەر بانگ و سەلامی خوا لەو مامۆستا بەڕێزانە لەبەر مامۆستانی من لە مزگەوتی خۆشمان ئەو مامۆستا هەورامان کە بڵێن چەند ساڵێ پێکەوە بووین زۆر بانگی دا و مامۆستا محەممەدمان هەیە وفاتی کرد پارخوالی خۆش بێ تەقاعود بوو ئەوی شەر بانگێدا مامۆستا شێخ محەممەدی قەرەداغی ئێمە مامۆستایان هەموو بەعام لەگەڵ ئیمامەتەکەشا بانگیشمان داوە.
عادەتەن لە بانگدانە بەچی ڕێتیمە گەسا بۆ نمونە بانگ جۆری هەیە بە مثلەن لەسەر لەحنی سعودی هەیە لەسەر لەحنی میسری هەیە لەسەر لەحنی عێراقی تورکیمان هەیە بۆ نمونە جەنابەت خۆت حەزت بە چ جۆرە بانگێکە و بە چ جۆرە بانگێکی بانگەدەی لێرەش بۆ نمونە حەیعەلەتەینێ سوزانم شەهادەتەینێ شتێکی لەو بابەتەشمان بۆ من زۆرینەی کە بانگە دەم بە شێوازی عێراقی بانگە دەم بارەکەڵڵا خۆسامگە بەڵام بەڕاستی بە بانگی مەدینە زۆر کاریگەرم ئێستا بڵێن بانگی مەکە معلومی جەنابتە شێوازێکی جیاوازە زۆر جار بە مەقامی حیجاز بانگەدەن لە مەدینە هەر بخۆی مەدینە جەنابتان دەزانن تایبەتمەندی هەیە زۆر تایبەت زۆر تایبەتە زۆر زۆر ئەمجا زۆر جار بە مەقامی سەبا بەتەئکید بەڕاستی زۆر جاراوە بەدەم ڕێوەم گوێم لێ بانگ ئەدا لە ڕادیۆکان ئەو بانگەی مەدینە بەڕاستی زۆر زۆر بە تەئسیرم زۆر تەئسیرم تێکات و هەر لای خۆشم تۆمارم کردەوە زۆر جای گوێی لێگرم لە بڕگەیەکە ئاوایە بانگەکە أشهد أن محمد رسول الله ما شاء الله أحسنت أبوي ما شاء الله تمام إن شاء الله سبحان الله حميدواري نو بابا آمين إن شاء الله جمعية كبهرمني لو واللي راضي يا ربي ما مصاجان كواتا أما بۆ نمونە بەشێک بوو لە بانگی مەدینە من خۆشم زۆر معجبی ئەو بانگم هەم سەدایان خۆشە پیاوێکی لێیە ناوی نازانم بەڵام تەسویرم کردووە مەسەلەن لە مەحفەلەکەوە کە بانگە فەرمیێ بەڕاستی سەوتێکی خۆشی هەیە جەنابەت حەزت بە چ بانگێکە بانگێکمان بۆ بدە یاخود بڕگەیەک لە بانگ وڵای جا من وەکو عەرزم کردی زیاتر بە شێوازی بڵێن عێراقی ئەوە ئەگەناوە وەکو خۆم کە زۆر حەزم لە گوێبیستی ئەو بانگەی مەدینە بەڕاستی زۆر تایبەتە و هەر جۆرێکی تریش وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەو جۆرانەی تریش کە گوێبیست بووین لە جەنابەت کاک محەممەد سەید جەلال ئەوەش یەک دوو جار هاتۆ بە لای خۆمان بانگی داوە بە شێوازی تر هەر خۆشە و کاریگەری خۆی هەیە ئەمە تقریبا زیاتر بەم شێواز بانگە دەم الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله الله ما شاء الله جزاك الله خير تۆزێکی کە ڕێ بکەین لە ڕێکەدن بۆ وەرزش باشە بۆ سیحەت باشە نەک بۆ وەرزش فەرموو مامۆستاگیان هەندێک قاریئی عێراقیمان هەیە بە نمونەی شێخ وەلید ئیبراهیم ئاظەمی و حافظ خەلیل ئیسماعیل و عەلا ئەدین قەیسی و تا چەند گوێ لەم قاریئانە ئەگری واتە جەنابەت حەزت بە سەوتیان هەیە گوێ لە قورئانەکانیان ئەگری بەلاتەوە پەسەندە بەڵێ تەمام حافظ خەلیل بەخوا ئێستاش نە بەڵام زوو بەڵێ زۆر متابعەم کردووە ئەرە وەڵایەکێ بۆ لەو قاریئانەی بە تایبەت بۆ نمونە سوورەتی هود دەوانێ بڵێم سەدان جار گوێم لێگرتە بێت ماشاءالله ماشاءالله خاوەنی بەهرێکی زۆر تایبەت بووە قورئانێکی جوان دەنگێکی خۆش و تایبەت و زۆر شارەزا لە خوێندنی ئەو شێوازانە لەگەڵ ئاەتەکانە بەڕاستی ینی کاریگەری لەسەر دروستەکە باشە ئێستا هیچ پەیوەندی و تەواصولێکت لەگەڵ مقریئە عێراقیەکان هەیە یان بنمونە تۆ لە کاتێکە ئەزانی مەسەلەن کەرکووک بۆ نمونە ئەو منتیقانە گەرمیان قاری باشی تەیە سەوتیان خۆشە هیچ تەواصولێک هەیە لە بەینتانە ئێوە مەدرسەیەک هەیە کۆتان بکاتەوە لە کوردستانە تقریبا ئەم ساڵ الحەمدولillah یەک دوو هەوڵی وا هەبوو هەم لە سلێمانی هەم لە هەولێر و ئەو شتانە بە تایبەت ینی ڕۆڵی خۆی هەیە بەشێک ینی لە ئیشی ئەو بنکانش ئەوە بووە کە طبعا لە وەزارەتی و قەف کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی هەیە یەکێ لەوانە بەڕێوەبەرایەتی بنکەکانی فێرکردن و لە بەرکردنی قورئانی پیرۆز الحەمدولillah نزیکەی 80 بنکە لە هەرێمی کوردستان هەیە لە سلێمانی تقریبا 12-13 بنکەی تایە بەشێک لەوە مەبەستیان ئەوە بووە قورئان خوێنی کورد ینی قورئان خوێنی چاک باش نمونەی کە هەم قورئانزان بێ
چکە ئەو بەڕاستی پێش هەموو شتێکە کەسێ بێوێ فێری مەقامات و شێوازی خوێندنەوەکان دەنگخۆشی ببێت لە پێش تەجویدا ئەمە خراپە چونکە ڕەنگە مەدێک 4 حرەکەی بڕوا بۆ 6 و 6 بڕوا بۆ 12 بەڵام لە دوای ئەوەی کە تەجویدی خوێن ڕەوان بوو دوای ئەو ئەمجا فێری ئەو شێوازی خوێندنەوەی قورئانیش ببێت شتێکی باشە ئێستا الحەمدوللا بڵێ هەنێک هەوڵ هەیە بۆ ئەوەی کە ئەو مامۆستانە پێش نوێژەکان و تاربێژەکان و مامۆستا بەڕێزانی کە شارەزایی باشیان هەیە لە قورئانە دەنگیان خۆشە ینی پێکەوە تەواصولیان هەبێت پەیوەندیان هەبێت ئیسفادە بکرێت لە یەکتر هەرێکێک لەو بنکانە بۆ نمونە کۆمەڵێک ئێستا ئەمن بۆ خۆمە الحەمدوللا لەو برایانەی ینی لە مەدرسەی خۆمان چەند براکی تایەکە الحەمدوللا خاوەنی بەهرەن بۆ نمونە قورئانی جوانە زانن دەنگیان خۆشە ئیمامەتیان پێ دەکەین بانگ دەدەن ئەوە تەعاً هەموو کەسێ دەبێت هەوڵی خۆی بدات لە کاتی بەرنامەکە باسی مەقاماتمان کرد باسی مەقامی شێوازی جەژنت کرد الحەمدوللا دیارە جەناب شارەزاییەکە تیا هەیە با بچینە لای مەقامی جەژن لە جۆری مەقامی جەژن کە پێوترێت چوارگا جەنابەت هەندێک ئاەتی جوان مامۆخێنی لە قورئانی پیرۆز ئینشاءالله و دواتر دێنەوە خزمەتی بینەرانمان أعوذ بالله من الشيطان الرجيم فإذا قضيتم مناسككم فاذكروا الله كذكركم آباءكم أو أشد ذكرًا فمن الناس من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أولئك لهم نصيب مما كسبوا والله سريع الحساب واذكروا الله في أيام معدودات فمن تعجل في يومين فلا إثم عليه ومن تأخر فلا إثم عليه لمن اتقى واتقوا الله واعلموا أنكم إليه تحشرون خی گەورە پاداشت بداتەوە ئەو مەقامی جەژن مەقامێکی فەریحە کاتێک کە ئینسان گوێی لێگرێ هەستەکە لە جەژنایە ئێمەش ئینشاءڵڵا زۆرمان نەماوە بۆ جەژن بە حکومەوەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە مامۆستا گیان لە خانەوادەی بەڕێزت کە سوکار و دەوروبەری خۆت چیتایە سەوتی خۆش بێ قاری بێ ئیمام و خەتیب بێ مەسەلەن پەنجەمۆری هەبێ لە ساحەکەی هەبەگشت برايك من الحمد لله يجي إمام خطيبة إمام موسى إدريس ما شاء الله لعربتها إمام موسى سيني برام كهر إمام موسى لما درسك ملا زاده هربوتن ماوتو هر ملا فضي خواي جودة بس إمام موسى ياسين الحمد لله دنيا كي تايبته خوشي هي سپاس بو خوا إنجا طبعا إما خوش من دائما هاندر يسمى أم برنامج جنابت خدمتك براسي بما مسان وبأهل القرآن أما دستان خوش بي يا أخوة هاندان دائما دوري هي أمن بخم يعني طبعا باصي خانوادت كر لمالا وخيزانم
خواپاداشی بە خێری بات و بەڕاستی خواخێری ینی بنووسێ ئینشاءڵڵا. زۆر هاوکاریم ئەکات زۆر تەشجیعم ئەکات بەتابەت ینی ئەوان بڵێن لە شوێنی ئافرەتان کە نوێژەکەن متابعی مکەبەرە و سەوت و ئەو جۆرە شتانە ئەکات ڕێنماییم پێ ئەدا کاتی دائیمە هەموو جمعەیەک هیچ جمعەیەک نەوەکەوە بڵێن بە جلی دوێنێەوە بچمە جمعە دائما بەجلی تایبەتی و ئەمجا ئوتو کرا و ئەمجا ینی ئەو جمعەیە تەوا بووە لە ڕۆژی شەمە یەکشەمە و فەرموویەتەوە ئیتر و خەریکی وتاری هەفتەی داهاتووە ماشاءڵڵا. ینی اینجا ماڵ باوک تەبعاً برا خوشک خزم بەڕاستی زۆر زۆر خوا پاداشیان باتەوە هەرچەند من طبعا داوای لە بردنیان لێکم دوعای خێریان بۆکەم معلومی جەنابتە ئینسان کە بووە مەلا ئەبێتە مڵکی خەڵک زۆر زۆر کەمتر فرای خۆی و خێزانی خانەوادەی خۆی و خزمانی خۆی دەکەوێت زۆر کەم بەتەکید حاڵەتی ئینشیغالی کۆمەڵایەتیشت بۆ دروستە بێ ستا بۆ نمونە جەنابەت لە سوڵحی عاشاری لە ناونانی مناڵ لە تەعزیە لە مەولود لەم شوێنانە بۆ نمونە جەنابەت ئەبێ بەشداریەک دەیان مناسبە هەیە کە مامۆستای ئاینی سەردانی نەخۆشە ینی چوونە سەر قەبرانە اینجا کەسێکە بۆ نمونە مشکلەیەکی هەیە کێشەیەکی هەیە بەبێ ئەوەی کە تەعاان لە ناو گەڕێکیش دائیمە ئەو شتانە ئینسانیش کە تێکە چووە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ئەمانە و زیاتر ناسرا مەشغەڵەتی زیاتر بۆ دروست ئەو ساکە لە دەرەوەی وڵات لە زۆر شوێنەوە هەر پەیوەندیت پێوە ئەکەن ئەمجا لە ماڵەوە لە ناو مەدرسەیە هەتا من هەنێ دەرسوشتم هەبوون بەڕاستی ینی ئەو نەمەشغەڵەتم بۆ دروستە بوو فرای ئەوانەش نەیەکەوتم ئەجا ئەوانە هەمووی بەڕاستی بۆ خۆی کاتت لێ ئەگرێت بەڵام قورئان الحەمدە قورئان کۆمان دەکاتەوە ئەوە باشترین شتەکە ئێمە بەڕاستی کاتی خۆمانی بە کورتی ئەگەر باسی ئەو مەدرسەیە بکەم کە ئێستا لە مزگەوت دادمەزرانووە چۆن قوتابیان و خوێندکاران چۆن دەتوانن ئیسفادە لەو مەدرسەیە بکەن کە تایبەتە بە قورئانی پیرۆز بەڵێ طبعا ئەم بنکانە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئان ئەمەش معلومی جەنابتانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خەیڕکم من تعلم القورآن وعلمه ئیشی مامۆستای ئاینی ینی ئیشی زۆرە اینجا کاتێکە ئیمامەت ئەکا وتاریش بڵێن ئەوە هەفتەی ڕۆژێکە کاری هەر ئەوە نێ بڵێ تر تەواو کاری ڕۆژانەی خزمەتکردنی قورئان خزمەتکردنی ئەهلی قورئان ئەمە الحەمدولیلا طبعا یەکێک لەو هیوایەتە گەورانەم زۆر ئەوە بکە بەڕاستی بە جدی هەوڵم بۆ ئەدا زۆر دوعام بۆ ئەکرد ینی حتا بیناکەشمان تەواو کرد ئێشتا ئیجازەمان وەرنەگرتە بوو هەر هەوڵمانەدا دەچوینە هەولێر لێرە هەر دەڕۆشین دەهاتین تا سوپاس بۆ خوای گەورە الحەمدولیلا ئەو بنکەیەمان دامەزراندووە الحەمدولیلا زۆر کەسی تیا پێگەیشتووە و خزمەتێکی گەورەی بە ئەهلی گەڕەک و ئەوانی کە فێرخوازی قورئان الحەمدولیلا لە هەر ئاس و تەمەنێکا بێت خزمەتی گەورەی کرد ئەچینە لای پێشنێژیەکی جەنابەت کە جەنابەت پێشنێژیەکەی دوایەوەی کە لە وتار تەواو ئەبی بۆ ئەوەی شێوازی پێشنێژەکەت و ئەدایی پێشنێژەکەت بینەرانی ئەزیز پێی ئاشنا بن ئەچینە لای ئەو بەشەی کە بەشی پێشنێژیەکەی جەنابتە دوای وتار دواتر دەینەوە خزمەتی بینەرانی بەڕێزمان. آمين آمين الحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله أكبر. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين.
وما أصابكم يوم التقى الجمعان فبإذن الله وليعلم الذين نافقوا. وقيل لهم تعالوا قاتلوا في سبيل الله أو ادفعوا، قالوا لو نعلم قتالا لاتبعناكم، هم للكفر يومئذ أقرب منهم للإيمان، يقولون بأفواههم ما ليس في قلوبهم والله أعلم بما يكتمون. الذين قالوا لإخوانهم وقعدوا لو أطاعونا ما قتلوا، قل فادرءوا عن أنفسكم الموت إن كنتم صادقين، ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون، فرحين بما آتاهم الله من فضله ويستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم ألا خوف عليهم ولا هم يحزنون، يستبشرون بنعمة من الله وفضل وأن الله لا يضيع أجر المؤمنين. الله أكبر. خی گەورە پاداشتی خێر بداتەوە مامۆستا گیان. یعنی بەدەنی خۆش بەرمووت کەس حەز ناکات پێشنێشەکە تەواو بێ، حەزەکە هەر بەردەوام لە پشتی جەنابتەوە بێ. منیش قامەتەکەم بۆ کردیت بە ومێدەوەی خی گەورە لێمان وەربگرێت و لێمان قبوڵ بکە ئینشاءالله. دواوتەی جەنابەت لە بەرنامەی سەدای زێڕین. طبعا دوعایەکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە فێری هاوڵە بەڕێزەکانی کردووە کە هەر کەس گرنگە ئەم دوعایە بخوێنێ و فێر ببێت کە کۆتایی دوعاکە دەفەرمێ واجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي. ئێمەش ئەو دوعایە دەکەین دەڵێن خوای قورآن کەیتە بەهاری دڵەکانمان، لابەری غەم و پەژارە و بێتاقەتی و ناڕەحەتیەکانمان. سوپاسی جەنابتانەکەم، دەستخۆشیتان لێکەم. ئەم بەرنامەی جەنابەت چەند ساڵێکە بەردەوامەوە گرنگیتان داو بە مامۆستایانی ئەهلی قورآن. ڕەنگە زۆر جارە و گلەیە کرابێ و ترابێ ئەم کەسە گەر بۆ نمونە دەنگی خۆش بایە لە بواری گۆرانی و زۆشتی ترا ڕەنگە زۆر زیاتر گرنگی پێ بدرایە. ئەهلی قورآن بێناس لە کوردستان تەماشاکردن، بەڵام ڕاستی ئەم جۆرە بەرنامانە ڕۆڵی خۆی هەیە و ئەهلی قورآن دڵیان خۆشە بۆی کە کەسانێک هەیە بەڕاستی گرنگیان پێ ئەدات. ئێوەش موفەقە بن، سەرکەوتووە گەورە پشتیوانتان بێ و جەنابیشت کە بۆ خۆت تەرخان کردەوە بۆ ئەم بابەتە کە لە فەزلی خوای گەورە بەزیابێت سەدایەکی خۆش و دەنگێکی تایبەتت هەیە. ئەوش فەزلی خوای گەورە ئینشاءالله. دەستی جەنابیشت خۆش بێ، زۆر زۆر بەخێر بێی، خوا خێری جەنابیشت بنووسێ ئینشاءالله. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین. تا ئەڵقەیەکی تری سەدای زێڕین لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. تکایە دوعای خێر زۆر زۆر زەرور و پێویستە، بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئێمە پێویستمانە و هەموو موسڵمانێک پێویستێتی. داواکارم لە خوای پەروەردگار لە ماوەی ڕابردووە توانی بێتمان پاداشتێک لە لای خوا بۆ خۆمان تۆمار بخەین بە ڕۆژی قیامەتمان ئینشاءالله لە ڕێگەی بەرنامەی سەدای زێڕینەوە. سپاس بۆ جەنابی مامۆستا. تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و مێربانتان ئەسپێرم. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوه.